کاکتۆر لەو سەردەما و لەو ڕۆژگارە زۆر داواکاری زۆر بووە لەسەر نەشتەرگەری درێژبوونی باڵا. ئەوە زۆر قسەی لەسەرە بەڕاستی نەشتەرگەری درێژم ئەو مۆکو من دۆکو شخصی ئەمن ئەو کەسانی کە کێشەیان هەیە لە زگماکی لاقەچیان لە لاقەچی کورتترە ئەمن ئەمەلیاتیان بۆ دەکەم یعنی ئامێرمان هەیە دەتوانین بۆیان دانێن و ئەو لاقێکە کورتە بۆیان درێژکەینەوە بەس کە بۆ ئەو کەسانی کە بۆ کاری مەسن بۆ جوانکاری مەسن بەکاری دێنن درێژ ئەویش بە دوو شێوە دەکرێت شێوەکەیە کە پلاتینەکی خارجی بۆ دادنێت وەکو شێوە حەڵقەیە پێدەنن ئیلیزارۆف یانیش بۆتە پلاتینێک لە ناو مۆخی ئێسک دادنێت ئەویش بیرۆکەیەکی لە چ دێک کە ئێسک توانای چابوونی هەیە پاش شکان ئەمە چ دەکەین لە کاتی نەشتەرگەری شکانێک لە ناو ئێسکەکە دەکەین و تەزبیتی دەکەین بەشی سەر و بەشی خوارێ و هەر ڕۆژێ تقریبا 1 ملیم درێژی دەکەینەوە بینیان ئێسک دروست دەبێتەوە لە شوێنی شکایەکە بەس ئەوە بەڕاستی ئەو کێشەی زۆرە و مزاعفاتی زۆرە بۆ ئەو ڕۆژ بۆ ئەو پلاتینیانەکە ئەمە هەیتمان بۆ ئەو کات کێشەی زۆرە لەوانێت تووشی ئێسکەکە لە حین نەبێتەوە لەوانێت تووشی شکان بێت لەوانێت کێشەی لە تووشی ئیلتیهابی لە چار دەورەی پلاتینەکە لۆی ئەم بەڕاستی نەسیحەتی ئەوەی ناکەم و یعنی برێن نەخۆش نەشتەرگەریە بکات چکە کێشەکەی ئاسان نییە و کێشەشی زۆرە و لەوانەیە تووشی کێشەک بین لایەکی چاک بی لایەکی چاک نەبی لەوانەیە لە خوار دەبی شەل تووشی شەل ئەگەری ئەوەی کە وەکو بوو کەسێکی ئاسایی لێنێتەوە زۆر زۆرە زەحمەت ئەو کاتی زۆر دەوێ و لەوانەیە بە ئاسانیش چاک نەبێت.